گوێزی کۆلای ڕەسەنی کەناراوەکانی ڕۆژاوی ئەفریقای ئیستیواییە بە لە بەرچاوگرتنی جۆرەکەی بەکارهێنانیشی بەرفراوانە لەوانە وەک پێکهاتەی خواردنەوە گازیەکان و خواردنەوە وزە بەخشەکان با شێوەیەکی باڵا هەناردەکردنیشی بەرز بۆتەوە. بەرهەمهێنەرە گەورەکانی ناوچەکە وەک نەیجیریا و کەناری ئاج و کامیرۆن و گانا و سێرالیۆن لە ساڵی 2019دا زیاتر لە 260,000 تۆن گوێزیان بەرهەم هێناوە. بەپێی ئاماری ڕێکخراوی خۆراک و کشتتوکاڵی نەتەوەیەکردوەکانیش لە هەمان ساڵدا بەهای پیشەسازەکەی ئەو بەرهەمە زیاتر لە 270 ملیۆن دۆلار بووە. لە ڕووی مێژویشەوە گوێزەکە لە کاتی بۆ نەریتەکاندا بەکارهاتوە وەک ئەم ئاهەنگی هاوسەرگیریەی کەسە موسڵمانە لە نیمە کە گەڕەشێکی شاری ئەبیجایە. لە هەندێک شوێنی وڵاتانی دراوسێدا مالی، بورکینافاسۆ، نایجیریا پێشکەشکردنی گوێزی کۆلا وەکو ئەوە وایە کە دنیا بدەیت بە پیرە پیاوێک یان ئیمامێک دەقولا گوێزی پێدەدەیت بۆ ئەو زیاتر لە ملیۆنێکە و ڕێزگرتنیش نیشان دەدات. ئەم بەرهەمهێنەرەی کۆلا چاوی لە گوێزەکەیە بۆ دەستکەوتنی داهات. موڵکی لە شاری ئاگبۆڤیلیا هەیە کە شارۆچکەیەکە لە باشووری ڕۆژهەڵاتی کەناری ئاج بەو 7 ئێکتار زەویەی هەیەی ساڵانە 20 تۆن گوێزی کۆلا بەرهەمەهێنێت. لە ڕابردوشدا لەبەر خاتری کۆلێژ کێڵگەی خێزانەکەی جێهێشتووە بەڵام گەڕاوەتەوە چونکە پێی وایە گوێزی کۆلا لەو شوێنەیە کە پارەی لێیە. ئەگەر بازرگانی کۆلا لە بازاری نێودەوڵەتیدا کراوە بێت پێم وایە زۆرێک بڕیار دەدەن بەشداری تێدا بکەن بە هەمان شێوەش کاکا و لاستیک یان زەیتی خورما. ئەنیاما ناوەندی بازرگانی کۆلایە لە کەناری ئاج. ئەم بازرگانە ساڵانە 10,000 تۆن گوێزی کۆلا هەناردەی نایجیریاکە ئەو بە دوای فراوانکردنی بازارەکەیەوێتی. ئێمە بە دوای دروستکردنی کێڵگەیەکی زۆر داین و بچینە دەرەوەی ئەفریقا لە ئەوروپا و ئاسیا و ئەمریکا بۆ گەڕان بە دوای هاوبەشدا. ئەگەر هاوبەشمان هەبێت باشتر کار دەکەین. دەبێت کۆلا لە هەموو جیهاندا بناسرێت. کاتێک بازار دەستی بە گەشەکردن کرد لەو کاتەوە بەرهەمهێنەران و بازرگانان و هەناردەکەران لە ساڵی 2017دا کۆمەڵەی پیشەسازی ئینتەرکۆلایان پێکێنا. ئامانجەکەشیان فراوانکردنی بەکارهێنانی گوێزەکە بووە لە جۆرەها پیشەسازی بەتایبەتی پیشەسازی سۆدا. ئامانجی کۆمەڵەی پیشەیەکان زیادکردنی پشکی پێشەسازیە. بەها زیاد دەکات و زیانەکانی دوای درێنەکردن سنووردار دەکات. ئەمەش لە کاتی فرۆشتنی جۆزی دەستکاری نەکراودا ڕوو دەدات. ئێمە بەرەو ڕێبازێکی مامناوەند و درێژخایەن دەڕۆین بۆ زیادکردنی پشکی پێشەسازی. گوێزی کۆلا لە ڕێچکەی ڕەسەنی کۆکاکۆلادا بەکار هاتووە ڕوون نییە کە ئایا هێشتا لە لیستی سوپەرنیهێنەکانی پێکاتەی کۆکادان یاخودنا، بەڵام لای ئەم بەرهەمهێنەرانە بەکارهێنانی کۆلا بۆ پیشەسازی زیاتر ئامانجە گەورەکەیانە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی یاسینسیۆ لە ئابیجان لە کەناری ئاج.